وێنەی داخرانی دوکان و بازاڕەکانی شارەکانی مەهاباد و سەردەشت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بۆنەی 26مین ساڵیادی تیرۆرکرانی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو سکرتێری پێشووتری حیزبی دموکرات کە ڕۆژی 13 تەمموزی 1970 یان 22 پوشپەڕی 1368 هەتاوی لە ڤیەننا لە کاتی دانوستاندن لەگەڵ نوێنەرانی حکوومەتی ئێران تیرۆر کرا. بەپێی ئەو هەواڵانە ناوشارەکانی مەهاباد و سەردەشت ڕۆژی دووشەممە لە چاو ڕۆژانی ئاسایی قەرەباڵغیەکی کەمتریان پێوە دیار بووە. ماڵپەڕی فەرمی حیزبی دموکراتی کوردستانیش هەواڵی بەڕێوەچوونی مانگرتنی گشتی لەو شارانە بڵاو کردوتەوە. لەم ساڵدا تەنیا حیزبی دموکراتی کوردستان داوای لە خەڵک کردبوو بە بۆنەی ساڵیادی تیرۆرکرانی دکتۆر قاسملووە دوکان و بازاڕەکان بایکۆت بکەن. لە ساڵانی ڕابردوودا هەردوو لایەنی حیزبی دموکرات ئەو داوایە ناڕاستەی خەڵک دەکرد. حیزبی دموکرات تاوەکو ئێستا 4 جار کەسە یەکەمەکانی شەهید کراون. پێشەوە قازی محەممەد، عەبدوڵڵای ئیسحاقی ناسراو بە ئەحمەد تۆفیق و دواتریش دکتۆر قاسملوو و دکتۆر شەرەفکەندی. ساڵانەش جگە لە ئەحمەد تۆفیق یادی سێ سەرکردەی دیکەی ئەو حیزبە دەکرێتەوە، بەڵام تەنیا لە یادی تیرۆرکرانی دکتۆر قاسملوودا داوای داخستنی دوکان و بازاڕەکان دەکرێت. بەرنامەکانی ئەو ڕۆژەشیان بە هەورازە و نوێشێوی سەرکەوتندا تێپەڕیون. تاوەکو ئێستا دووجار بە شێوەیەکی بەرچاو لەو ڕۆژەدا مانگرتنی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچووە کە دیارترینیان مانگرتنی 22 پوشپەڕی ساڵی 1384 هەتاوی بوو. ئەو کاتەی هێشتا ڕیزەکانی حیزبی دموکرات لێک نەترازا بوو، بەڵام لە ساڵانی دیکە و ئەم ساڵیشدا حاڵەتێک کە پێی بگوترێن مانگرتنی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدین ناکرێ. ڕەخنەگرانی بیرۆکەی مانگرتنی گشتی لەو ڕۆژەدا دەڵێن ئەوە چەندین ساڵە دموکراتەکان هەر بەو جۆرە داوا لە خەڵک دەکەن یادی تیرۆرکرانی دکتۆر قاسملوو بکەنەوە. بۆیە دام و دەستگا ئەمنیەکان ساڵانە ئامادەکاری دەکەن بۆ پێشگرتن لە بەڕێوەچوونی و مانگرتنە. هەندێکی دیکەش پێیان وایە خەڵک لە دوو مین بەرەوە گوێ لەو کەسانە ناگرێ کە خۆیان بە درێژە پێدێرە ڕێگەی قاسملوو دەزانن. ئەوان دەڵێن ئەگەر ڕێبوارانی ڕێگەکە نەتوانن پێکەوە هەڵکەن و یەک دەنگ و یەک ڕەنگ بن، چۆن دەبێت چاوەڕوانیان لە خەڵک هەبێت بە تێچوویەکی زۆری ئەمنیەوە بە یەکگرتووی بەرەوپیلی بانگەوازەکانیان بچن.